نووسەر و هەڵبەزوانی ئیسپانی گارسیا لۆرکە لە هەڵبەستێکدا دەڵێت ئای چەند خۆشە کە گوناهەکانمان دیار نین، دەنا ناچار دەبووین گشت ڕۆژێ پاک پاک بە ئاو خۆمان بشوین، یانە بواە لەبەر بارانە بژیانایە. سڵاوتان لێبێ لە واشنگتن دیسیەوە. ئێستاش فەرمونون لەگەڵ بەرنامەی زایاڵی داهێنانی دەنگی ئەمریکا. نمایشی جلوبەرێک لە ئاسمانەوە، جیاوازی و داهێنان گەڕانە بە دوای دۆزینەوەی شێواز و تەرزێکی سەرنجڕاکێش و ناوازەدا. دیزاینەرێکی پورتوگالی مۆدەی نوێی جلوبەرێک مارکۆس ئەلمێندا بەم نمایشە سەرسامتان دەکات. لە کاتێکدا هەفتەکانی نمایشی جولبەرگ لە جیهاندا بەهۆی پەتای کۆرۆناوە لە تەواوی جیهاندا لە ڕێی ئۆنلاینەوە نمایشەکانیان ساز دەکەن، بەڵام ئەم داهێنانە بۆتە هۆی ڕاکێشانی گروپە جیاوازەکان. دیزاینەری پورتوگالی مارکێز ئەلمێدا لە هەفتەی نمایشی جلوبەرگدا بە هێڵێکی نمایش لەسەر پردی بەرزی 516 ئارۆکە نمایشیان ساز کرد. ئەمڕۆ ڕۆژی دەستپێکردنی نمایشەکە بوو. دەڵێن ئەم پردە درێژترین پردی هەڵواسراوی پیادەڕەویە لە جیهاندا. ئەم پردە 516 متر درێژە و بەرزەیەکەشی 175 مترە. دەیان نمایشکاری جلوبەرگ بەسەر ئەم پردەدا دەڕۆن. ئەم نمایشە یەکێکە لە نمایشە دەگمەن و ناوازەکان و لە ڕێی فڕۆکەی درۆنەوە بە شێوازێکی سەرنجڕاکێش دوور و نزیک وێنەیان دەگیرێت. گروپی نمایشی مارکۆز ئەلمێدا نمایشی جلوبەرگی پاییزە و زستانیان بۆ ساڵی 2021 ساز کرد کە دروستکراوی خۆیانە و لە بابەتی خۆڵ و خاشاک و پاشەڕۆی پلاستیکی زەریاکان دروستکراون، بەڵام چارەسەرکراون. دیزاینەرەکان ئەم نمایشە ڤیدیۆیانەیان ئامادە کردووە وا بڕیارە ئەم نمایشە لە کاتی دیاریکراودا پەخش بکرێت. هونەرمەندێکی بەنێوبانگی شێوەکاری فەڕەنسیە، بەڵام بەڕەچەڵک کوردە و لە شاری کەرکووک لەدایک بوو و دڵی پڕە لە جوانبینی و خەمی گەورە. تابلۆکانی ئیشکردنە لە پانتایی و ڕوانین و دنیابینیکی جیاوازدا دەیان پیشانگای تایبەت و بەشداری کردوێتەوە لە زۆربەی وڵاتانی جیهاندا، هەر لە کوردستانەوە تا فەڕەنسا و ئیتالیا و ژاپۆن و بەلجیکا و کۆریا و وڵاتانی دیکەی ئەوروپا. تەنها هونەرمەند نییە، هەڵبەسوان و ئەکتەر و بەکامی دڵی خۆشی گۆرانی دەڵێت. هونەرمەند دڵشاد کوێستانی میوانی زایاڵەیە. ئەم کاتت باش دڵشاد کوێستانی بەخێربێی بۆ بەرنامەی زایاڵی داهێنانی دەنگی ئەمریکا لە واشنگتنەوە. سڵاوت لەبێت. سڵاو لە بەڕێستان و لە زایاڵی داهێنانیش زۆر بەخێرن. زۆر سپاس دەکەم. کاک دڵشاد، هەڵبەت جیاوازی ڕەنگە جیاوازێکی گەورە هەبێ لە نێوانەوەی کاری هونەری هەم لە کوردستان و هەم لە وڵاتانی ئەوروپا و بەتایبەتی فەڕەنسا. پرۆسەی کارکردنی تۆ لە بواری هونەریە پرۆسەیەکی دوور و درێژە و هاوکات مێژوویەکی جوانت هەیە لە کاری هونەریە و چەندین پیشانگای تایبەت و بەشداری پیشانگات کردووە لە زۆربەی وڵاتانی جیهاندا. پێمان خۆشە باسی ئەم هەنگاوانەمان بۆ بکەن بۆ بینەرانی دەنگی ئەمریکا. بەڵێ بەخێر پێ سەرچاوم. لە ڕاستیە ئەگەر باسی ئێستا بکەم بگەڕم و بۆ مناڵی خۆشم. من لە مناڵیەوە حەزم لە گۆرانی وتن بوو، لەبەر خاطیری باوکم دەنگی خۆش بۆ منیش ئەو میراتە جوانم لەوە بۆ بەجێ ماوە. بەڕاستی ئەوە بوو من لە سەرەتاوە بە گۆرانی وتن دەستم پێکرد. دوایی وردە و دەچاوم کرایەوە و چوومە ناو دنیای ئەدەب و خوێندنەوە و خۆم قاڵ کردەوە لە زۆر مەجالی ڕۆشنبیریە. دەستم کرد بە شێعرنووسین، شێعرنووسی شێعرەکانم بڵاو بوونەوانەیە تقریبەن لە چەند گۆڕێکا من بەشداریم کردووە. وای لە هاتبوو خەڵک بەڕاستی بە پێشوازی شتەکانمە زۆر بە جوانی هاتن و دڵخۆش بوون پێم و دەستخۆشیان لێ کردم. بەڵام دوایی لە تەمەنی 16 ساڵیەوە من دەستم کرد بە بەڕاستی بە وێنە کێشان لە خۆمەوە وێنەمە کێشان شتێکی زۆر خۆڕەسک بوو. مەسەلەن بۆ نمونە ئەگەر بمویستایە
ئافرەتێک دروستکەم جلەکانی تەنک بێت و لەشی دیار بێ هەڵەسەم جارە ئافرەتەکەم دروستە کرد بە بۆیە و بەڕووتی ئەنجا بە بۆی سپی جلێکی تەنکمە کردەبەری زۆر شتێکی سەرسوڕمێنەر بوو بەبێوی کەس فێرم کە من ئەوانم هەمووی ئەزانی نازانم ئەم شتانە خۆشم لە چێواتن چونکە لەدایک و خوێنوار بوون و نە هونەرمەندیش بووم بەڕاستی وهروەها لە هیچ مەجالێکی هونەریشە ئیشان نەکرد بەڵێ ئیترەوە بوو من کاتم بۆ فەڕەنسا وتم با من ئەو خەوە بزانم زیینوی ناکەم وانێ بزانم نایژێنوانێ بزانم گەورەی ناکەم لە ڕاستیا هەر بەگەیشتنم بۆ جارە لە سەرەتاوە لە ئەڵمانیا بووم لە کەمپەکە دەسم کرد بە وێنە شێشان شتەکانمە بەر لەسەر جادەکان ڕیزمە کرد بۆی خەڵک سەیری خەڵک سەیرانە کرد هەمیکان زۆری لەلا جوان بوو هەنێکیشان زۆر گرنگیان پێ نایەوە هەموو دنیا وایە لە ڕاستیا بەڵام هەرکە گەیشتمە فەڕەنسا دوای 6 مانگ من یەکەم پێشەنگام کردەوە ئەویش بە بۆنەوەی ڕێکخراوێکی لێرەنای موزاییکە پەیوەندیان پێوە کردم وتیان ئەگەر بێت و پێشەنگا بکەیتوانێ بۆ تەنەیەک ئێوارە ئەوە لە ڕاستی ئەنووس بەس دڵی من خۆشکەن وەکو پەناهندەیە کاتوم ئێوارێک لەگەڵ ئەوانە بەسەر بەرم و کاتێکی خۆش بەسەر بەرم لەگەڵانەوە یەکتریش بناسین زیاتر بەڵام من وازم لەو فکرەی هێنا کە بچم 2 تابلۆ یاسات 3 تابلۆ بەرە لە ماوەی مانگێک و 3-4 ڕۆژە 25 تابلۆم دروست کرد توانم بڵێ ژیانم لە خۆم تاڵ کردو بۆ ئەوەی توانم جوانترین بەرهەمی خۆم پێشکەشکەم و با بڵێن سەلماندنی وجودی کەسێک لەوێ کەسێکە کە داوای لە جووری کردووە کەسێکە کە تۆزە بارەی هەیە ئیترەوە شتەکانم پێشکەش کرد کە سەیرانەکردم پیانۆتم ئەمە خۆت دروستە کردووە منشتم بەڕێز ئەمەکە من دروستم کردووە من ڕاستە لە وڵاتێکەوە هاتۆ هەمووی شێواوە بەسەریەکە لە ڕووی فکریەوە لە ڕووی لە ڕووی قومیەوە هەموو شتەکان ئالۆزە پڕە لە جەنگ بەڵام لەوێ پڕە لە بەهرەی جوان وەشتان لە دوێر نەچێ من لە بێشتەی شارستانێتی و میزۆپۆتامەوە ئەم شتە ئاوا پێشەنەی کرد کاک ئاسۆ تا گەیشتە ئەوەی ڕۆژێکان لە پێشەنگایە کا بەشدار بووم کاتێکیان بینی وەکو زایفی شەرف بامیان کردن بۆ پێشەنگایەکی تر ئیتر وای لێ هات لە هەموو پێشەنگایەکی ئەم منتیقە و مقاتعی خۆمە من وەکو میوانی شەرف بانەکرام و باشترین شوێن ئەیرا بە من بەڕاستی تاکو گەیشتمەوە تا شەنە بکە ئیشەکانم تا ئێستا لە 19 وڵاتە من پێشەنگام کرد زۆر گرنگە کاگڵشاد هەڵبەت جێی شانازین کاگڵشاد هەڵبەت ڕەنگە شتێکت بیرخەمەوە دوایی هەڵەیانە چوو بم وا بزانم 10 ساڵە بێ دوای 10 ساڵ مافی پەنابرێتی لە فەڕەنسا وەرەگری بەڵام چیرۆکێکی زۆر جوان لە پشت ئەم وەرگرتنی مافی پەنابەریەوە هەیە چیرۆکێک کە پەیوەندیەکی زۆر قوڵی هەیە بەکارە هونەرەکانتەوە لە فەڕەنسا لە ڕاستیا من هەر ئەوەڵ ساڵ کە گەیشتم پەناهندەیم وەرگرت کاکە ئاسا 10 ساڵ بەڵام دوای 10 ساڵەکە ئەم 10 ساڵی کەوا باسی یەکەم بە بەردەوام من پێشانگامەوە تەنانەت گەشتمە گەلەری تایبەتی خۆشم بکەمەوە ناوی گەلەری دڵشاد بێت بەڕاستی هەر لە ناو شارەکەی خۆمە گەلەرێکی جوانم کردوانە ئەو کاتا با بڵێن مدیری بەلەدیەی شارەکەی ئێمە کە ناوی لوک شاتێلە ئەو کاتا این بوو وەزیری پەروەردە بوو ئیتر ئەو گەلەرێکەکەم و دەستخۆشی لێ کردم و ئەمانە بەڵام چیرۆکێکی پچکۆلەی جوان هەیە ڕۆژێکان منی بینی وتیها دڵشاد کێشەشتن نییە من جوتم بەڕێز هیچێک لە فەڕەنسا بێت چۆن بێت کێشەی هەبێت زۆر جوابەکەی لەلا خۆش بوو دوایوتم باشە فرسەتە من داوای جنسیم کردو بۆ باسی نەکەم ئیتر بووم باس داوای جنسیم کردووە یەکسەر بەسکردکارەکەوتی بەیانی ئەوراقەکانی هێنێ بۆ تۆ بۆی کۆپیەکەیت و لەسەر مێزەکەم داهێنێ وتم دایێنێ وتم بەڕێز بۆچی واقعی وتی ئەگەر کێشەی تێ بکەوێ خۆم شخصیان لەگەڵ وەزیری داخلیا قساکەم بۆی ئیشی تۆ دوانەکەێت و جنسی فەڕەنسی بنێ ئەو ڕۆژەی کەوەری شمگەر محافظ خۆی ئیستیقبالی کردم لەگەڵ مدیری مقاتعەکە لە ڕاستیان منی ماچ کرد خەڵکێکی زۆر منی ماچ کرد و دەستی کردە منم بە مدیری مقاتعەکەوت ئەمەیەکێکە لە فەنانە زۆر چاکەکانی منتیقەکەی خۆمان و هەروەها کوردیشە وتی من فەن زۆر خۆشەوە تکالی یەکەم داوەتم کە بۆ پێشەنگای داوات ئەم چیرۆکە بچکۆلانە بەڵێ زۆر سپاس کاک دڵشاد کوێستانی بۆ ئەو کاتی پێت بەخشین بۆ بەرنامەی زایاڵی داهێنانی دەنگی ئەمریکا
باسی زۆر گەورە بۆ جەنابتان هیوادارم سەلامەت و لەشساڵبان زۆر مەمنون هەربژین نوێترین هەواڵ و زانیاری خێرایی و متمانە لە فەیسبووکی دەنگی ئەمریکا هونەرمەندی ئەمریکایی جۆرجیا ئۆکیف دەڵێت من بۆم دەرکەوت کە دەتوانم بەڕەنگ و شێوە باز لە شتەکان بکەم من ناتوانم بە شێوازێکی دیکە ئەو شتانەی وشەیەکم نییە بۆیان باسییان بکەم ئەو دەیەوێت لە ڕێی فەلسەفەیەکی دیکەی ڕوانینەوە مانە و گوزارشتی قوڵ ناخی مرۆڤ بنکۆڵ بکات و بیکات بە تابلۆ هونەرمەندی شێوەکار نەوشیروان عەلی خەڵکی شاری سلێمانیە و ئەو دەیەوێت ئازار و هەست و خەم و گوزارشتەکان لەناو دەست و پەنجەی مرۆڤەکاندا وێنە بکات ڕێباز مەجید میوانی ئەم هونەرمەندە بوو من ناوم نوشیروان عەلی حسەینە لەدایک بووی هەڵەبجەشی دەم 1995 وەکوی کە هاتبێتمە ناو بواری هونەری شێوەکاریەوە کە دەستم بەکار کردبێ ئەگەڕێتەوە بۆ ساڵانی 2003 بۆ 2004 با بڵێن وەکو ناوەندی خوێندن لەم ساڵانەیە هەلێکم بۆ هاتە پێشەوە هەلی خوێندنی ماستەر کە هەلێکی گونجاو باش بوو حەزم کرد لەکی سخۆمینێم دەستم بە خوێندن کردووە هەر لە بوارەی خۆما بواری شێوەکاری ساڵی یەکەممە سمستری دووهەممە سەرقاڵی ئەوەم منیش لێرە وەکو توێژەرێک یعنی ڕۆڵی من وەکو توێژەرێک ویستم بەناو شتێکا بگەڕێم ڕۆڵی سایکۆلۆجی یا ڕۆڵی دەست جوڵی دەست لەناو هونەری شێوەکاری کوردیا چییە؟ چکە گەڕام زۆ گەڕام لەناو هونەری شێوەکاری ئەوروپیا تەئسیر و کاریگەریشی زۆری هەیە من گەڕامەوە بۆ کارە دەستێک کۆنەکان لای مرۆڤی دێرین لە ئەشکەوتەکانەوە ینی تێبینیم کرد یەکەم شوێن دەست و یەکەم کاریان چاپی دەستیە کە مێژووکی زۆ درێژی ینی لە ڕێگەی ئەوە هەستی بەبوونی خۆی کردووە لە ڕێگەی ئەوە مەسەلەن خۆی دووبارە کردوەوە شوێن دەست و ئیمزای خۆیتی کە ئێستا بۆ من ماوەتەوە قسەی لەسەرەکەم ئەو ڕنگانە کە بەکاری هێناوە کە ماوەتەوە ئەمە زۆر هەڵەگرێت لە ڕووی مێژوویەوە من فێک فیگەرم هەڵبژاردووە کە ئەو فیگەرە لە نزیکەوەی ناسم هاوڕێی خۆمە کە ئەزانم باری ژیانی چۆنە کە ئەزانم چەندە سەخت ژیانی بۆ ئەڕوات و لە ناو کوردستانە مەسەلەن چی هەیە و چی نییە ئەو دڵنیام کە هیچ شتێک شک نابات ئەمە ئەم با بڵێن نەک ئەو منیش و هەموو کەسێک بەردەوام حاڵەتی قەلەقی و حاڵەتی دەرونی و حاڵەتی سترێسی هەیە بەردەوام یعنی لە کارەکانمانە لە ژیانی ڕۆژانەمانە لەو هەواڵانی کە ئیبیستین من نەهاتوم لێرە دەموچاو دەرخەم یاخود فۆرمی لاشە دەرخەم هاتووم لە ڕێگەی دەستەوە بۆی پەیامەکە کورت بکەمەوە زانیم کە هونەر ئەبێت یان ئەتوانێت کە شتەکان بگۆڕێ یعنی ئەرچی هەبێ پامی هەبێ بالفعل خەڵک بە ئاگا بکاتەوە لە بریوی کە من دانیشم قسە بکەم بە هونەرەکەم بێم پامێک بگەێنم کە خەڵک زیاتر ئیبینێ پەیکەرسازێکی خەڵکی زیمبابوێە بە شێوازێکی جیاوازی هونەری سەرنجڕاکێش هانی خەڵک دەدات ڤاکسینی دژی کۆرۆنا لە خۆیان بدەن و ڕێ لە بڵاوبوونەوەی زیاتری ئەو ڤایرۆسەش بگرن. پیکرساز زیمبابوی 40 سالی دیوید نیگوروم گالریەکی کووید-19 چێکریە. ناوی پێشنگەها وی مل هەندەدە مرۆوان ku ئالیکاریە وڵاتێ خۆ بکن ku bigihêjin armanca vaksînkirina ji sedî şêst heta dawiya wê salê. Pêşengehekî din em perçe bûne handide mirovan ku li ser milên xwe dipişkin û ya din ji bi navê MJ handide mirovan ku mask li xwe bikin. MJ ji muzîkjerî navdarî Amerîkî Michael Jackson tê ku ev her tim mask û lepik li xwe dikir. Now I'm using his figure. نوکه از شخصیت وی بو هنر خوایا سر پاندمی کووید بکارتینم. از نشان دادم که چاوا مایکل جکسون هشاری دامه که ام ماسکان گیره بدن. پیکر آوی دبیجه ما ماسکان گیره بدن.
نیگورون برهبن خواه لسر آنلاین پاروه کریه که خلق نین ستودیویا وی او ویروسی بلاو نکن. هنرفروش شگارای مفارد بیجه او دخوازه پیشنگه که هنری چیکه که بیتر مروف جو هنره نیگورم آگاهدار ببه. So I find these pieces very از هنرا وی پر گرینگ دبینم. او نه تنی هنرا پیکرسازی زیمبابوه پیش دخه. ده همان دمه دا بو تواهی جیهانه پیامک دشینه. واکسینه لی بدن، ماسکان گیره بدن، دورکتنا جواکی بکار بینن و به هورا جوه پاندمیه خلاص ببن. هنرا نگورون بالا کاربدستن زیمبابوی جی کشاندیه که نونر کنسه هنری یا نشتیمانی دبیجه او پیشت دفکره. The situation is taught هنرمند متوی روشه دا به هزبون او آفراندن فیر دبن. تو روشه که زحمت دا که او نکارن پارا قازانش بکن. آنجی قازانش کرنا پارا به تواهی سکنیه او به آفراندن که جیان خواه بردوام دکن. نیگورم هوی دکه که به هنرفروشان کار بکه او به قزنجا خواه اوه بکار به جبو کارمندن سغلمی یا زیمبابوی کلو پلن پیدیوی او اوله بکره. دکتر و برین پیچن زیمبابوی جبر کیمبونا چافکانیان پر زحمتی کشاندنه ده مارشر لدجی ویروسا کرونایی ده. ئەم خاتونە سەرباری ئاڵنگاریەکانی ژیانی بەڵام توانیوێتی ببێتە خاوەنی بڕوانامەی دکتۆرا و مامۆستای زانکۆیە. خاتوو سیندی عەلی بەدڵەیەکی گەورە و پڕورە و بەهێزەوە دەژی و بۆتە نمونەیەکی جوان بۆ قوتابیان و خەڵک و ئەوانەی خاوەن پێداویستی تایبەتن. سندس علی 36 ساڵەکەم ئەندامە توانیویەتی سەرجەم قۆناغەکانی خوێندن تا دەگا بە دکتۆرا پلەی یەکەم بەدەست بهێنێت. لە سەفی شەشی وێژەیی یەکەم بووم 99.1 هینە دواتر لە کۆلیژی یاسا وەرگیرام هەر چار ساڵ یەکەم بووم بەخۆم بە ئیمتیاز تەواوم کرد بە کەلۆرەس و مەرگرد یەک بوومەوە معیدە لە کۆلیژ پاشیوەی یەک ساڵ چاوەڕێم کردو لە ماستەر وەرگیرام لە ماستەریش بە هەمان شێوە یەکەم بووم ئەلحەمدولیلا. دواتر لە 2015 بوومە مامۆستا لە زانکۆ لەو ماوەیە چەندین توێژینەوەم ئەنجامدا 5 توێژینەوە الحاصل مەشهور بوون لە گۆڤارەکانی کوردستان دواتر ئێستا کەش ئەلحەمدولیلا تەقدیم کرد لە بۆ دکتۆرا وەرگیراین ئێستاش تەڵەبەی دکتۆرامە. زۆربەی ئەو ئەرکانەی ماڵەوە لەسەر شانی سندسی کەم ئەندامن کچەکەی وەها باسی دایکی دەکات و دەڵێت. سڕڕێی ئەوەی کە حاڵەتەکەی تایبەتە بەڵام لەگەڵ ئەوەشدا بوو دەمان باتە دەرێکە بۆ نمونە ئەگەر کاروبارێکمان هەبیت کە زەڕور بی بمانەوێت جێبەجێ بکەین بۆمان جێبەجێ دەکات وەروە زۆربەی مەسروفاتەکانی ماڵێ زۆربەی مەسروفاتەکانی منیش هەر ئەوە کە جێبەجێ دەکات و خواردنی زۆر خۆش و زۆر شازیشمان بۆ دروست دەکات و لێرەوە زۆر سپاسی دەکەم و ئینشاڵڵا سەرکەوتووتر دەبی لە ژیان. سندس وەک خۆیوەتی بە گوڵەیەکی وێڵ هەردوو قاچەکانی لەدەست دەدات لە ژوورێکی ماڵەکەیدا ڕۆژانە ڕاهێنانی جەستەیی دەکات تا هەمیشە تەندروستیەکی باشی هەبێت. پێناسۆی مێر لای من ئەوەیەکەوە یان بە کورتی پێ دەڵێم 36 ساڵ بووی معاوەقبی و هەموو ڕۆژەش وەرزش بکەی بە تەمای چاکبوونەوەش نەبی ئەوە ئومێدە ئیتر ئینسان نابی ڕاوەستی ژیان لە ڕاوەستان نییە ژیان بەردەوامە مرۆڤەکانیش بە ئیرادەی خۆیان دەبی بەردەوام بن بۆ ئەوەی لەگەر ژیان لەگە بەردەوامیەتی ژیان ئەوانش بەردەوام بن. سندس کاری شۆفێریش بۆ خۆی و ماڵەوەی دەکات و ئەو ئۆتۆمبیلەشی بە دیاری وەرگرتووە. زۆر حەزم دەکردکەوە سیارەی خۆم هەبی لەبەرەوەی گرفتم دەبوو بەڕاستی لە سواربوونی سیارە ئۆشتان لەگەر تەکسی ئەوانە زۆر جار تەکسیەکە نەدەگونجا لە بۆیم بتوانم سوار بم بەخۆم ئارەبانەکەیان لە سندوقەکەی جێ نەدەبەوە لێ زۆر حەزم دەکرد سیارەی خۆم هەبی زۆر جار گوتیان تو ناتوانانی سیارە بخ لەبەرەوەی لێرە تڕا ئیش ناکە سیارەش پێویستی بە پشتە بۆتم ئەمە ڕاستم کردێ پشتی من بە قوت بۆ باش دەم ئینشاءڵڵا زۆر گرنگە چکە سیارە بۆ معاوەق بەڕاستی پێیتی یعنی هەز دەکەوە هەز دەکە سیارەی دەخوری پێیەکانی ئیش دەکات لەسەر پێی خۆی دەڕوا لێ ئەوە سیارەم کڕی ئەلحەمدولیلا نەمکڕی ئەو سیارەیە بەڵکو بە دیاری وەرمگرتی خەڵاتی یەکەم بوونمە. جێی باسە سندس علی مامۆستای کولێژە و قوتابی دکتۆرایە لەلایەک وانە بە قوتابیەکانی دەڵێت لەلایەکی تریشەوە وانە دەخوێنێت و سەرقاڵی وەرگرتنی بڕوانامە دکتۆرەکەیەتی و خاوەنی 5 پەرتووکی چاپکراویشە. ئەحمەد جێباری دەنگی ئەمریکا هەولێر.
نووسری ڕوحانی و گوتاربێژی بە توانای ئەمریکایی واین دایر دەڵێت ئەگەر تۆ شێوازی سیرکردنی خۆت بگۆڕیت بۆ شتەکان ئەوە ئەو شتانی لیان دەڕوانیت دەگۆڕێن. دروستکردنی تابلۆ لە چاکلێت ئاڵنگاریکی ئاسان نییە، بەڵام دروستکردنەوەی تابلۆ بەنێو بانگەکەی پابلۆ بیکاسۆ گۆرنیکا نەوەک هەر کارێکی سەختە، بەڵکو و شارەزاییەکی داهێنەرانە دەخوازێت. ئەوان بۆ چاکلێت تابلۆ ساز دەکەن، دەبێت چاکلێتی ئاسایی چۆن ساز بکەن. کۆپیەکی چاکلێت بۆ شاکارە تابلۆی گێرنیکا پابلۆ پیکاسۆ ساز دەکەن کە وێنای بردومانکردنی شارێکی بچووکی باسک دەکات لە ساڵی 1930دا. دەیان سازکەری چاکلێت سەرقاڵی سازکردنی چاکلێتن بۆ ئەوەی توانایەکانیان نمایش بکەن و ئاهەنگی کەلەپوری کللتوری خۆیان ساز بکەن. پیکاسۆ تابلۆی گێرنیکای دروست کرد کە یەکێکە لە بەناوبانگترین تابلۆکانی جیهان دوای بردومانکردنی لەلایەن فڕۆکە جەنگیەکانی ئەڵمانیای نازی و ئیتاڵیای فاشیستەوە بۆ یارمەتیدانی هێزەکانی ژەنڕال فرانسیسکۆ فرانکۆی فاشیست لە سەردەمی شەڕی ناوخۆی ئیسپانیادا. تابلۆیەکی گەورە و دیواربەندێکی لە مۆزەخانەی هونەری شاژن سۆفیای لە مەدرید ڕازاندۆتەوە. ئەم تابلۆیە دیمەنی ڕەش و سپی ترسناکی پڕ لە ڕوخساری مرۆڤ و ئاژەڵ بە ترس و تۆقێنەر وێنا دەکات. بۆ زۆرێک لە هاوڵاتیانی باسک یادی ئەو بردومانە و کاردانەوەی هونەری پیکاسۆ بەشێکە لە ناسنامەی کولتوریان. بۆ یادی 85 ساڵی بردومانەکە کۆمەڵێک لە 40 چاکلێت ساز لە کۆمەڵی شیرینی باسک هاوکار بوون بۆ بەرهەمهێنانی گێرنیکا لە چاکلێت بە ڕەنگی جیاواز. پرۆژەکە ئاڵنگاریەکی تەکنیکیە بەهۆی گەورەی قەبارەی تابلۆکەوە کە نزیکەی 3.5 مەتر بەرزە و پانی 8 مەترە. ئەم گروپانە بۆ ئەم ئاڵنگاریە 14 تابلۆیان لە چاکلێت دروستکراویان ساز کردووە. ئەم تابلۆیە لە چەندین شوێن نمایش دەکەن بە شاری گێرنیکاشەوە. مۆزەخانە بۆ تابلۆ، بۆ پەیکەر، بۆ مێژوو، بۆ شارستانیت، بۆ هەرچی جوانی دنیاە دەکرێتەوە. بەڵام لە پاریس مۆزەخانەیەک بۆ تیرۆریزم و ئازار و کوشتن و هەڕەشەکانی تیرۆر دەکەنەوە. گرنگی ئەم مۆزەخانەیە پێمان دەڵێت مرۆڤایەتی چۆن لە بەردەم هەڕەشەی تیرۆردا بووە. gelek Fransî duê bariyêdanînên zincîra hêrişên tirsinakên tîroristaniyên van salên dimahiyê û qurbaniyên wan bihêne ji bîr kirin. Desaladarên Fransa piştrast kirin ku ev çi cara ji bîr nakin. Serokê Fransa Emmanuel Macron ragihand ku li ber dergehên mozexana li bêranîna tîrorizmê li sala 2027 bihête vekirin û li sala bihêdê cihekî li Parîs ji bo mozexaneyê destnîşan kin. We want to think through the museum. مدوێت ئەم هزرا خۆت موزەخانەیەدا بکەین. مدوێت ئەم گوهداریە شاهدان و پسپۆران بکەین ji bo têgihiştina vê diyardê. Rosa û pisporên xwekulîn ser projeyê tîrorizmê dî jî giriye. Ji wana mozexana bîranîna 11 September li New York li cihê navenda bazirganiya cîhanî ku li sala 2001 hêrî ser hatiye kirin. Her wekû New York projeya Fransî jî dê cihekî li bîranîna qurbaniyan her wisa êk jî ji bo mozexaneyê de vekirin. Ev projeya Fransî dê berfirehtir û zêdetir tîrorizmê nîşan de. Her ji bo sala 1974 demê peqandina mozexaneyeka Fransî li Parîsê vedgerît ku bûye egerê kuştina 2 kesan û birîndarkirina 34 kesan û gunehbarê wê jî bû heta hetayê hatiye zîndan kirin. û her wisa hêrişa sala 1983 jî li ser restoranteka Parîsê bi xwe vedgirît. Demê ku François Surdeskî salvegera şehiyana xwe di hêdiyê li hevjînê xwe pîroz kirî û bi giranî birîndar bû. Ew ê yekemîn komalgeha qurbaniyên tîrorizmê a Fransa û êkemîn cihê bîranîna tîrorizmê damezrand. Qurbaniyan hezra mirovaniyê heye da pêşkêşkin ku bêjin terrorizm ne tiştekî diyar e. Birêka şahidiya xwe em dişên aliyên mirovanî nîşa bidîn da ku xelek êş û nexweşiyên qurbaniya ji bîr nekin û her wesa xwêgiriya wan. Li heyvanê ev halata dubare bîreweriya êk ji tirsinaktirîn hêrişan nîdike ve ku têda 20 kes dihêne berdalgehê ji ber wan hêrişên cîhadên sala 2015 ku 130 kes kuştin û 305 kes li dewroberê hola konsertan Bataclan û çendîn cihên dî dewroberê Parîsê birîndar bûn. û gumanlêkirî hêrişê Salah Abdüselam Muesax ku gumanda hate kirin ev plana hêrişê ewî dariştibû. Her wisa kurê Filip Dubêxon jî di hêrişê de hat bû kuştin.
ئاو پشتەوانیە موزەخانێتگەر لێ پرسگرێت لەسەر چاوانیا بیرئانینا ناوێ گونەهباران هەیە. que nous ne voulons pas en particulier. ناوێن وان هەنە لێ باراپتریا کومەڵە ناخوازن ناوێ نەخشەکێشن هێرشا لەسەر موزەخانێ بهێن دیارکردن. I'm a historian and the museum is a... ئەس دیروک ناسم و ئەڤە موزەخانەکە دیروکیە. یا بسناهی هەما مرۆڤ ژێپڕەوە. gelek rê hene mirov nava destnîşan bike. Bêkuş qesta qehremanekî çê biket. Kuştina polîsekî vê dumahiyê li nêzik Parîs wê diyar diket ku terorîzm bi dumahî nehatiye. لە ئوسترالیا ئەوە بۆ ماوەی 20 ساڵە گروپێک لە هونەرمەندی خۆبەخش هاوکارن بۆ ڕەنگڕێژکردن و وێنەکردنی شەقامەکانی ئەو شارە. گەلەریکی گشتیان ساز کردووە. زیاتر لە 1000 باکسی ترافیکیان کردووەتە تابلۆ. پرۆژەیەکی گەورەیە و بەردەوامیشە. لە 20 ساڵی ڕابردوودا هونەرمەندە خۆبەخشەکان شەقامەکانی برسیبەریان گۆڕیەوە بۆ پێشانگایەکی هونەری ڕەنگاڵە. هەزاران ناونیشانی هاتوچۆ و سندوقی تەلەفۆن و دیوارەکانیان بە ڕەنگی جیاواز و پرشەنگ نەخشاندووە. هونەرەکەیان لە کاتی کەرەنتینای شارەکەدا تەشە نەیسەند. ئەو کاتیان وەکو دەرفەتێک قۆستەوە بۆ پەرەپێدانی هونەرەکەیان. بەڕاستی ئەوە خۆشیەکی زۆر دەهێنێتە ژیانی هەموو ئەو کەسانەی کە دایان بینیت. منیش لێرەدا ویستم ئەو خۆشیە ببەخشم بە هەمووان لێرەدا. نزیکەی 17 سندوقی زەبڵ کە وێنەی شارەکەیان ناشرین کردبوو. ئەم هونەرمەندە خۆبەخشانە ڕوویەکی تری هونەریان پێبەخشیوە. ئێرە ماوەیەکی زۆرە وەکو ماڵی خۆم دەبینم. زۆر شتێکی تایبەت و گرنگە لە ژیانی مندا. من ماوەیەکی زۆر بۆ هونەرم دەخوێن. بۆیە هەر بەڕاستی هەر پارچەیەکی ئەمە بە هونەرێکی جوان و جیاواز دەبینم. ئەم چالاکیە هەموو تەمەنە جیاوازەکانی لە خۆیدا کۆ کردوێتەوە و بووە بە پاڵنەرێک بۆ هونەرمەندانی شوێنەکانی تر وەکو لەندەن کە هەمان کار دووبارە بکەنەوە. کۆپیکردن باشترین شێوازی پیاهەڵکێشانە لەوانەیە چیتر تایبەت نەبێ بەڵام ئێمە هێشتا دڵخۆشین. زیاتر لە 5,000 هونەرمەند لەم کارەدا بەشدارن و پرۆژەکە بەردەوامە لە گەورەبوون و تەشە نەسەندن. دەیانەوێت لە کۆتایی ئەم ساڵدا نزیکەی 6 شەقامی تر بەم شێوەیە ڕەنگ بکەن. میوزیکژەن و ئەکتەر و گۆرانی بێژی بەنێو بانگی ئەمریکایی ئەلڤێس پرسلی دەڵێت ڕاستی وەک خۆر وایە ڕەنگە بتوانیت بۆ ساتێک بەری پێبگریت بەڵام دوور ناکەوێتەوە. تازایەڵێکی دیکە و جوانی و داهێنانێکی دیکە لە جیهان و لە کوردستانەوە ماڵەوە.